دەبینین کە چەند شاندێک ئەمە بۆ چەندەمین جارەکە سەردانی بەغدا دەکەن کەواتە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەردەوام تیاندا گفتوگۆ ئەنجام ئەدرێت سەبارەت بەو پەیوەندیانە کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە دەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لەگەڵ چیای تەیمور کە میوانمان دەبێت ئەندام پەرلەمانە لە عێراقەوە کە لە بەغداوە میوانمان دەبێت لەگەڵی گفتوگۆ دەکەین ئەم کاتتان باش بەڕست چیای تەیمور دەمانوێت پێش هەموو شتێک بزانین کە ئێساش لە چەند هەواڵی سەرەتاش کە من بۆ هاوڵاتیانم خستە ڕوو باسیەوەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی پابەندیەکانی خۆی بەرامبەر بە حکوومەتی عێراق جێبەجێ کردووە هۆکار چییە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق پابەندی ڕەوانەکردنی شایستەدارایەکان نابێ بۆ هەرێمی کوردستان بەڵێ ئەم کاتت خۆش و هەموو کاتەکانی بینەرانی و بیسەرانی کوردستان 24 خۆش بیت پێ خۆشحاڵم جارێکی تر لەگەڵێەوە بم هەواڵ ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەرکەکانی بەرامبەر حکوومەتی فیدرال جێبەجێ کردووە کە پێک دێت لە ڕادەستکردنی ئینتاجی ناوتی خۆی بەڕادای 400,000 بەرمیل ڕۆژانە ئێستا ئەوە تقریبا مانگێک زیاترە ڕۆژانە 50 تا 6,000 بەرمیل ڕادەستیەوەنە دەکات چونکە و با بڵێن قەبارەیتر لە توانای نییە تەکنیکیان حکوومەتی عێراق وەری بگریت اینجاش شاندەکان لێرەنە لەسەر ئەو داهاتی نانەوتی کە پێ دەڵێن خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ ئەوش 50% بە شێوازی سیستەمی مەقاسە ڕادەستی حکوومەتی ناوەندی بکەن بەرامبەر ئەوەش چاوەڕوان دەکەین بەشی هەرێمی کوردستان ئیمانگانە بگاتە هەرێمی کوردستان و بە تایبەت موچە کە دەزانی فشارێکی زۆر لەسەر خەڵکی ئێمە لە دەستی نەبوونی موچە ئەوە دەبیتە تقریبا عێراق مانگی 6 و 7 موچەیدا ئێمە جارێ مانگی 5 6 و 7 نەدا ئەوەش بەرگرانێکی گەورە لەسەر هەوڵاتیانی خۆمان لەسەر موچەخۆرەکانی خۆمان و لە خەمی ئەوانە داین لای ئێمەوە گرنگە و پارە بگەیت بۆ هەرچی زۆرە دابەش بکرێت ئەمن بە بیر و بۆچوونی خۆم لەوانە زۆری پێ ناچیت ئەمڕۆ ئەو پارە بگەیت ئەکەر ناسوبینێ دیارە ئەوانە وەکو حکوومەتی عێراق دەڵێت هەندە ئیشکالی تەکنیکینە حکوومەت بریاریدا پارە بنێریت لە وەزارەتی دارای عێراق جارێ ئەو ڕێکارانە جێبەجێ نەکراینە کە پارە بنێرێت و بێنە سەر حسابی بەنقی مرکزی عێراق لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەوانەش لە ڕێک و ڕادەستی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن دائمەش خەڵکێک هەیە لە وەزارات بەڕێوەبەری گشتینە وەزیرن سەر بە هەندە لاینن لەوانە ئاستەنگ دروست بکەن دەبێت سەبارەت بە ئاستەنگەکان هەوڵدەدەن ینی چەند پێیان بکرێت ئاستەنگ دروست بکەن باشە لە بەردەمی ئەو ئاستەنگان باڵێ منیش دەمەوێت سەبارەت بە ئاستەنگەکان قسە بکەین ئەو ڕێگریەکان چین لە بەردەم ڕەوانەکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەغدا ئەو ڕێگریانە چین ئێستا جەنابەت ئاماژەت با کێشەی تەکنیکی کرد جگە لە کێشە تەکنیکیەکان و ڕێکارەکان ئاستەنگی دیکەش هەن پێتان وایە ئەو ئاستەنگانە چین ئەو ڕێگریانە چین هەواڵ دیارە لە ناو ئیتار تەنسیقی چارچێوەی هەمانگی هێز و لایانی زۆر هەنە ئەوانە هاوڕانین لەسەر هەموو شت ئێک لەوانەش ئەو ڕێکەوتنامەی بینی هەولێر و بەغدا کرایە هەندێکش لەوە دەترسن سەرۆک وەزیران محەممەد شایع سوودانی ئەکار بتوانیت ئەو کێش و گرفتانەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند چارەسەر بکات ئەوە وەکو دەستکەوتێک بۆ ئەو دەژمێردرێت و ئەو بە مجمل ئیدای ئەو کە بەڕێوەبردننی حکوومەت تا ئێستا سەرکەوتوویە ئەوانە وا سیر دەکەن ئەکە بەو شێوە ئیدای بەو شێوە بیت لەوانە لە هەڵبژاردنەکانی داهاتوو لیستی قەبارێکی لە ئێستا گەورەتر ژمارێکی زۆرتر لە دەنگدەران کورسی زۆرتر بەدەستبینیت ئەوەش پێیان خۆش نییە ینی وەکو هێزێکی قەبارە گەورە لە ناو کوتلە شیعەکان دروست ببیت
پێم وایە هەندێک لەو ئاستانگانە بۆەوە دەگەڕێتەوە ینی بینیمان حتا لە بجەش زۆر دەستەواژە هەبوون زۆر بەند هەبوون پێیان خۆش نەبوو ینی ڕاستەخۆ ببیتە ئێک لە ئەرکەکانی سەرۆک وەزیران ینی هەندێکیان پێیان باش گەڕێتەوە پەرلەمان کە معقولیەتیش تێدا نەبوو. باش بەڕێزچیایی باس لە کێشە و گرفتەکانەکەین یەکێکی دیکە لە پرۆژە یاساکان کە کێشە و ئاریشە و گرفتی لەسەرا یاسای نەوت و غازە ئەمێ بزانم لە چوارچێوەی ئەو کێشانە کێشەی یاسای نەوت و غاز لە نێوان هەولێر و بەغدا چینجا دواتر دەگەینە سەر ئەوەی کە باسی گفتوگۆکان بکەین سەبارەت بۆ لە نێوان هەولێر و بەغدا بەس با پێشتر بزانی کێشەکان چی. بەێ ئێک لە گیر و گرفتە دوم درێژەکان ماوە درێژەکان ئەوەیە نەبوونی یاسایەکی نەوت و غازە کەچی ڕەشنووسەکەش لە ساڵی 2007 کۆنتترین ڕەشنووس لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چەکمەچەکانی ئەوانەدایە تۆزی لەسەر گرتیە و هەموو جارێ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزۆلانە سیاسیەکانی کوردستان ئێک لە داواکاری ئەوە نەبوو کە گفتوگوی پێکینانی حکوومەتەکان یان دەکرد ئەوە بوو کە ئەو یاسا دەربچیت حکوومەتەکانی عێراق و ئەو خۆ لە پەرلەمانیەکانی چارخۆلی ڕۆشتیش ئەو ئیرادەیان لای نەبوو وەکو عەرەبدەنێلی غەرەضی فی نەفسی ئەیوب نازانێت لەبەر چیە بەس بە تەخمینی خۆم ئەوانە هەر یاساک دەربچیت بە پێی مەوادی دستوری دەبیت مادەی 111 و 112 تایبەتە بە بەرەمهێنانی نەفت و غاز لەوانە ئەوانە تەخمین بکەن ئەو هەردوو مادانە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەبیت لەبەر ئەو ئیرادە لەیان نەبوو کە ئەو یاسا جێبەجێ ببیت. ئێستاش ئەوە ماوە کە شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژێکە لێرەنە لە شاندی تەکنیکار لەگەڵ شاندەکانی عێراق ئەوانەی لە وەزارەتی با بڵێین نفتی عێراقن و شارەزاکانی تر لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆیان هەیە لە دانیشتنی بەردەوامدانە پێشی ئێستاش پێش ئیقراری موازنەش ئەوانە دوسێ جار یەکتریان بینیە و باشە کەواتە تاوکو ئێستا گفتوگۆکان بەکێو گەیشتون ئەگەر بکرێت بە کورتی وەڵامە بیتەوە چکە جەنابەت ئاماژە بۆکەی چەندێکە لەوێن شاندەکان لەگەڵ شاندەکانە دانیشتون پێشتریش هاتون کاتە ئەنجامی ئەم گفتوگوانە تاوکو ئێستا چی بووە؟ والله هیچ بەیاننامێکی ڕسمی نییە کەس لەوانەشمان نەدیدیە بەڵام ئەکیت ئەنجامی باشی دەبیت ناڵێم ئەوە دوو مادەی دستوری هەیە دەبیت لە ژێر ڕۆشنایی ئەوانە هەر یاساک دەربچی لە ژێر ڕۆشنایی ئەوانە بیت و پێم وایە با بڵێین ئەتیلافی ئیدارەتی دەولەش لە لژنەی سیاسی دیارە فشارێک هەیە لەسەر حکوومەت کە ئەو یاسا ڕەشنووسەکەی بنووسرێت و ڕەوانەی پەرلەمان بکرێت ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆی دەنگی لەسەر بدەن بەڵام من جارێکی ترش لە دیدارێکی تر لەگەڵ هەنگوو تەکەزم لەوە کرد دەبیت شاندی سیاسی زۆر بەهێز لە لووتکەی دەسەڵاتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان سەرۆکی هەرێم بەخۆی بێت لێرە اتفاقاتی سیاسی کۆنکریتی بکات ئەگەرنا ئەو نەفەسەی لە ناو پەرلەمانی عێراقدا هەیە هەر ڕەشنووسێک بێت هەر چی شتێکی هەکە کەمیش بیت لە بەرژەوەندی ملەتی کورددا بیت بەو نەفەسەی هەیەانە بڕواناکەم دەرباز ببیت بۆیە دەبیت پەنا بۆ اتفاقی سیاسی کۆنکریتی ببین. بەڵێ زۆر سپاس دەکەین چیای تەیمور ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان میوان بوویت لە هەواڵەکان سپاس دەکەین.